ماڵ بەبەخشین کەم ناکا بێگومان وەکو مێ وایە هەتا بیبڕی زیاکە. بۆ هاوکاری هاوڵاتیان ئەو کەسانەی کە کەسانێکی کەم دەرامەتن ڕێکخراوێک بە هاوکاری یەکێک لە ماژەتەکانی شاری سلێمانی هەستاون بەدابینکردنی نزیکەی 6,000 سەبەتەی خۆراک بۆ ئەو کەسە کەم دەرامەتانە. بەهۆی ئەوەی کە موچە دابەش نەکراوە دۆخی هاوڵاتیان باش نییە ئەمان ئەم کارە دەکەن بۆ ئەوەی کە هاوکاریەک بێ بۆ کەسانی کەم دەرامەت. نەچمە لای سەیبەڵێن سەرۆکی ڕێکخراوی وایجیۆ سڵاو لێبێ کاکسەید ئەم بیرۆکێت چییە خۆی لە چیا بینێتەوە چۆن دابەش یەکەن و ئەدرێ بەشێ سەرتا بەخاتنی بەڕستان دەکەم بێگومانەوە ڕێکخراوی وایجیۆ بارکی سەشانی خۆمانزانیکەوە لەم بارودۆخەیەکەوە موچەخۆران و خەڵکی کەم دەرامەتی تێدا بەڕاستی تێدایە پێمان خۆش و بتوانین بڕیزیاتر لە 6,000 سەبەتی خۆراک دابین بکەین بۆ تەواوی خەڵکی کەم دەرامەت و موچەخۆران کە بۆی ئەم بارودۆخەکی سەبەداخەوەتی کەوتون بە شێواز دابشکردنی سەبەتی خۆراکان بێگومان ئەم خەڵکی کەم دەرامەتان پێش ناو ڕێکخراوی وایجیۆ کە زیاتر لە 8 ساڵ ناویان تۆمار کراوە و بەشێکیش لە ناوەی دیکە کە تازەن کە بۆی ئەم بارودۆخەکە بەشێک لە موچەخۆران و ئاماژەم پێکرد لە فەرمانبەران لەخۆ دەگرێت و ئینشاڵڵا توانین ئێمە ئەم سەبەتە خۆراکانە لە ڕێی ڕێکخراوی وایجیۆ بتوانین بگەینی بەدەستیان و دەشمێت لێرە سوپاسی برای عزیزم بەڕێز کاگەمزە خاوەندەرەتی مارکێتی مەدینە بکەینکەوە هاوکاریکردین لە دابینکردنی ئەم سەبەتە خۆراکانە کە خودی خۆیان بەشدار بن و دەمێت لێرە ئاماژە بە شتێکی دیکەش بکەمکەوە کەمپینی دومان دەبێت ئەمە دوو کەمپین لە خۆ دەگرێت کەمپین دومیشمان تایبەتە بە هاوڵاتیانی کەتی غەزە دەبێت بێکێک لە هەر کەمپینە باشەکان کە لە هەموو وڵات عێراقدا دەبێت بێکێک لە کەمپینە باشیان کە هاوکاری کەتی غەزی پێ دەکرێت کە پشت بەخۆی گەورە ئامادەکاریی باشەوە بۆ کردو ئینشاءالله. ئەو کەسانی کەوتێن ناوتان نووسیون خۆتان پێداویستەکانیان بۆ بن یاخود ئەوەیە کە خۆیانیان سەردانتانەکان بێگومان ئێمەکو ئاماژەم پێکرد پێشتر ناویان تۆمار کراوە و هەندێکی دیکە لەو ناوانەش کە تازەن تۆمارەوە کردن بۆ یەم بارودۆخەوە و لە ڕێی تەواوی سیارەکانی ڕێکخراوی وایجیۆ هاوکاریەکان دەگرێت بەدەستیان دەگرێتە بەردەم ماڵەکان ئینشاءالله. زۆر سپاس بۆ سەیبەڵێن پێم خۆشە چمە لای کاگەمزە فەرمیتە ئێرە چۆن بوو ئەم بەخشینە لە چۆ سەرچاوەی گەرم بابەتە. سەرەتا بەخێراتتانەکەم ئەم بەخشینە سەیبەڵێن هاوڕێی خۆشەویستمە کە پێڕاگەیاندم نزیکەی 6,000 ماڵی لایە عایلەی لایە کە کەم دەرامەتن و مستەحەقن بە خۆشحاڵیەوە ئامادە بووم هاوکاریان کەم 500 سەبەتەی خۆراکی عایدی مارکێتی مەدینەیە ئەم 6,000ەکە باسمان کرد. چێتتر کارتان بوو لەم بابەتەیە داوامان لە 400 کۆمپانیا کرد کە هاوکاریمان کات لە ڕێی پێیجی خۆمانەوە بڵاومان کردەوە ئەم 400 کۆمپانیا کۆمەڵێکیان هاتنە پێشەوە لەگەڵمانە و کۆمەڵێک هاوڵاتیش لە ڕێگەی خۆمانەوە کە ئایان ناسین ڕۆژانە بەرکەوتەمان هەیە لەگەڵانە هاتنە پێشە و بەشداریان کردو لەگەڵمانە. ماڵ بەبەخشین کەمەکات ماڵ بەبەخشین کەم ناکا بێگومان وەکو مێ وایە هەتا بیبڕی زیاکە.